أنفال 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 برينا وقڵەکەی گەرمیان ساڕێش نابێ بە قوڵ دەرمان لە چواردەی چوارایە دێتەواوە بەڵام برینی ئەنفال کولاوە ئەنفالیان کردین تاوانمان چی بوو بەو دەردەی بردین ئاغ لە قۆرەت و وەی نوگرە سەلمان سڵاو لە گۆڕی کشتەن فاولەکان دەیان پیر و پەکەوت و جوان لە برسیان مردن لە نوگرە سەلمان دەیان مناڵ و گەنج و پیری جوان سەگە ڕەژەی خوارد بە حەقی قورعان دەیان مناڵی چاوگەشی جوان جوان بەدەست خۆمەمنێش لە نوگرە سەلمان ئەگەرە پرسن ناو نیشانم شاید حاڵەکەی نوگرە سەلمانم تاوانمان چی بوو بەو دەردەی بردین کوردین بۆیە وایان لێکردین. من ناوم محەممەد حەمیدە خەڵکی گوندی بنەکەم بەر شاڵاوی ئەنفال کەوتین لە ساڵی 1970 واتە ئەو ڕۆژەی کە ئەنفالەکە بەسەرمانە هات ئاگادارمانە نەکردەوە پێشمەگوتیان کاکە ئەوە سەرکرداری گیراوە ساڵی 1970 حکومت لە هەموو لایەک و هجومی کرد واتە لە کفریوە لە دووسۆ لە منتیقەی ناوجافۆ واتە لە قادرکەرەم لە سەنگا و ئەو شوێنانە هجومی کرد خەڵکی سەنگا و ئەو منتیقە پێشەوە هاتن بۆ گوندەکەی ئێمە بەڵام وەختێک کە لە هەر مولا هجوم کرا خەڵک کەوتە ئەو حاڵەکاتی بەرەو حکومت بێت بەرەو گوندی ملەسوورە لەو گوندەی ملەسوورە ئەو خەڵکیان ئاخر کرد هەمووی بە ئیڤا بە مەکینەی خۆی بەرەو قۆرەتوو ڕاگوێز کرا واتە لە قۆرەتوو ئەو خەڵکیانە ڕاگوێز کرا بەبیرمە لەو گوندە خەڵکیان خڕ کرد یاندا لە ئەو کەسانەی کە چەکیان پێ و وەکو خەڵکی گوندەکەمان بە ناوی حەسەن مار کە ئەو تفەنگی پێ بوو لەو تفەنگا وتیانە تفەنگی وتیان بڕێکیاندا لەوراکە ئەمسەر هاتن بەناو خەڵکە قسەیان نەکرد و خەڵکیان خرد کە هاتن داوایان لە شێخ حوسێن کرد شێخ حوسێنی هەزارکانی هاتن لەورە بە شێخ حوسێن وت شێخ حوسێن لە مەحافزی سلێمانی ناسیاری شێخم و خزمیان بوو قەرارمان بۆ هاتووە کە دۆ دەرچی نەو شایەتیم لایە کە یا شێخ لەورە لەناو ئەو خەڵکاوتی ئەگەر خەڵکەکەم ئەگەڕێتەوە و ئەوان وەک من بەرەدەن من ئامادەم منیش بەربن ئەگەر ئەو خەڵکە ناگەڕێتەوە و خەڵکەکەم بەرنادەن منیش بەگەر خەڵکە بابیا بچم بەڵام لەورە ئەو کارە ساتە هەمویان بار کرد بەرەو تۆپزاوە لەو تۆپزاوە کە وەختێک ڕۆیشتنا تۆپزاوە بارانە باری لەسەر لەو ناو قوڕە ژن و مناڵیان لێکۆ جیاوە کردەوە بە لێدان و تەعزیب و لێدانی بەحسیەکان بە ئیڤە بەڵام وەختێ براینە ئەوراکە گیانە کردو ئەوەی مناڵ و بچکەڵە و ژن و گەنج و بەرەو مەعسکەرێکە کە ناوی مەعسکەری دبزە لەو لای تۆپزاوە ئەو پیر و پەکەوتانەیش کە پەک و کەوت و کۆر و ئەختر زۆر داما بوون بە منشا بەرەو سەلمان و نورە سەلمان بران وەکو پیرەکان گەنجەکانیش لەوراکە هەمویان کەلەپەلەکانیان لەبەریان داکەندو بوو چاویان بەستووە باڵیان بەسریاوە بەو جەمەدانی بەسەریانەوەی چاویان بەسراوە بە لێدان دیار و ئەوانە کە ڕوتۆ کراون و کەلەپچە کراون بەرەو مەرگە بریان ئەو مشای و سیارانەی کە ئەوانیان نەبرد فەرەی پێ نەئەچوو ئەیانیان برد و ئەگەڕیانەوە واتە بەو بیرۆکەی خۆمە ئەو کەسانیان ئەبرد بۆراکە بە زوو زوو ڕەمیانیانە کرد یاخو زنەچاڵیانە کرد و ئەو مشانە ئەگەڕیانە دواوە واتە ئەو شەوە ماینەوە لەورە بەیانەکەی بەرەو دبز ئێمەش براین چەند مانگە لە دبز ماینەوە بەڕاستی لەوراگە غەراز و شت و ئەوانیان پێمانەدا ئەم سەر وەکو قافڵە باریانە کرد بەرەو نورە سەلمان و ئەو شوێنانە دەبران بەبیرمە لەورە ئەو قافڵەی هات ئەو کەسەی لە قافڵەکە بوو لە دبز وتی ئێوە ئەبەن بۆ نورە سەلمان ئێمەش ناوی نورە سەلمانمان نەبیست و شتیوامان نەبیست و نورە سەلمان چیەکە ئێمە لە دێبووین و شتیوامان نەبینی کۆمەڵی مناڵوانێمانە نورە سەلمان چیە لە ئێمەش وایە بۆ ئازادکرد نەبرین بەڵام وەختێ براینە نورە سەلمان سەیرەکەین لەورە نورە سەلمان شوێنێکی زۆر ناخۆشە شوێنێکی زۆر خراوە بڕێ ئەختیار و پەکەوت و لەورەیە ئێمەیان بردەوراکە نورە سەلمان قاپێکی لەم لاوەیە ڕووی لە خۆراوایە قاپێکشی ڕووی لە خۆرهەڵاتە
واتە شوێنێکی بەرزە بۆیە پێشن نوگرە هیچ شوێنێکی لێوە دیار نییە غێری ئاسمان نەبێ. کاتێک چوینەورە سەیرەگە نەختیارەکان لەورن بەرێ پەکەوتو لەورەیە ئێمەش لە دەبزۆ بریان خواردنمان ببریا وەختێ براین دوو ڕۆژ و دوو شەو لەورە ئەو نانیان پێمانەدا کۆمەڵێ مناڵی تازە پێ کۆمەڵی مناڵی بەبەرمەم کۆمەم کێ خوارد و هیچیان پێمەدا وەختێ بەیانی سوالمانە کرد نانچی وازان ئەمە ئینە ئەمە بۆ مردن هاوێ نابێرە نەک بۆ خواردن تر بە زۆربەی ئەو ژن و مناڵانە لەورین لیانیانەدا ئەوم لازم حجازە زابتێکی زۆر تووڕە و بە لێدان و قسەی ناشرین و ئەوانە لێمایاندا ئەو دەرگای نوورەسانمانە کە وەختی ئەشرێت دەرەوە ژوورەوە لێی نووسای ئەوێ لێر جیهانم شتێک وا نووسراو لێبەوە لە قاپێکی ئەمسەر لەم قاپی لەو قاپی شورتە لە قاپەکان نێسرا بوو وەختێک لەورەیمان ئاوان بۆمان هێنا بەڵێ واتە بەخێر بێن بۆ دۆزەخ لەو شوێنەی نوورەسەرمانە وەتا ئێمە هەم دۆزەخ و بۆمان چونکە ئێمە لەورە نیمەی خەڵکەکە دەرنەچوو کە وەختی لەورین خواردنە و دوو ڕۆژ و دوو شەو یاڵە سەبنێکیان پێمادا ئەو دوو ڕۆژجارە ئەمە پێمانەدا ئاویش بە قوتیلکە و بە مەتاری بیچکۆڵا ئەوە نەبوو تەنکێک دانەدا ئەو خەڵکە ئاوی لێ بخوا یاخ و شتێکی تر بێ بەڵامە و کارە ساتە قەت دەبیرم ناچێت کە وەختێک ئاوێن بۆمان هاورد بە تەنکەر کابرایەکی مەسیری قژلولی و پێمانی وت ئەم ئاوە مەخۆن خەتەرە و عەرەبی وتی وەلەگلاتی شەبنی واتە خەتەر مەیژ هاوڕێکانم و ژنانەم وت کاکە ئەم ئاوەی ژێ خەتەرە کە ئێمە لەم سیمای شوێنمان نەبوو ئێمە مقاپاتین تێگڵا ئەوگان تێژ نەکرێن چکە بگەرەوەی ئەوەی ئایلەمان لیا و مناڵ و ژنمان لیا و دەرمان نەکردن ئەوگانترەوە وتی ئەم ئاوە مەخۆن خەتەرە میش بە هاوڕێکان دێ بەڵام هەر کەسێک لەو ئاوەی خوارد بە پیر بە گەنج بە پەکەوتوو گشتی تووشی ڕیشانە و نازکچوونە هات بە زۆبەی ئەو ئاوە کوشتی بەداخەوە چەند جارێک خەڵکمان دەرەکرد ئەمان برد بۆ نێشتن ئەو زابتە تووڕە و دەریانکەن وەختی ئەمان برد لە ئەختیارە عارەبانەیەکی تایە بیچکۆڵا بەک و ئەو عارەبانەی کە ئیسە لە کۆن لە شاری کفریا بوو تایەکی ئاسنی بوو هەتاکو بان قیرەکە بڕایە باش و بەڵام دەرچوایە دەبان خۆڵەکە نەمانەتوانی ئەو شورتانەی کە لێماناوی بە عەرەبی پێیان یاڵا حەرەک قاتر شیمال ئەمانە ئێوە قاتر شیمال ئێوە چین قسەی ناخۆش و ینی ئەو شتانیان بە ئێمە زۆرە وت زۆر ئەسەفمە ئەوە کە مناڵێکەوەم برد نییەشمان وەختێک گەڕێنەوە بۆ یەکێکی تر بۆ بیانەیەکەیە کاتێ سەیرەکەم ئەو سەگەڕەشە لە مناڵەکە چەندها مناڵی وەک ئەو لە برسیا لە نوورەسەلمان مرد نەک پیر و گەنج و ئەوانە کە وەختی ئەبرا نەمانەتوانی ئەو قەوڕی زیاد بۆ بکەین تاکو بیشارینەوە ئەو سەگەڕەشەی نوورەسەلمان نەیخوارد بەڵامەدا خۆ چەندها وەکو ئەو مناڵە لە نوورەسەلمان سەگەڕەشەی خوارد نەمانەتوانی قەوری قوڵی بۆ بکەین قەورەکەی نزم و ئەو سەگەڕەشە ئەو مناڵانەی ئێمەی لەورە ئەخوات ئەو ڕووداوە قەت لەبیرم ناچێ هەتاکو ماوە بە بیرمە ئێوارانێکیان ئەوم لازم حیجازە کابرایەک خەڵکی سماق لەوراگە بوو وەختی قافڵەیان ئەگەڕ قافڵە گەڕانەوە بۆ ئازادکردن دارێکی داوە سەریا کوشتی دوو ڕۆژ بەو گەرما ئەو مامساڵەحەی کە لە نوورەسەلمان مرد دوو ڕە بەبەر خۆرەکۆ بوو دوای دوو ڕۆژ چەند کەسێک ڕجیان لێ کرد وەردیان نێشتیان کارەساتی نوورەسەلمان قەت تەواو نابێت هەتا باسیکەی هەر قوڵە هەر خەفەتێکی گرانە هەر لە بیرمان ناچێت تاکو مرد من خۆم لەوراکە 5 کەس لە دەگەڵ دایکمان 6 کەس بین کەسمان پیان نەچوو لەوراگە بەڵام ماڵ مێمکمەوە ئەو کەسانم لێرا بوو بەڵام باوکم بەر شاڵاوی ئەنفال کەوتۆ نەگەڕیاوەتەوە ماڵ مێمکەکانم نەگەڕیانەتەوە تاگویسە بە سێری شوێنن ئەو کەس مێمکمەوانە وەختی لە دەبزۆ بریان لە سەماوە چوونە دەرقاپی سەماوە سەیرەکەین لەوراگە کۆمەڵێ جل و هینی مناڵ بە قەو پەنجەرەکانەوەی ئەو قافڵەی کە ئێمە بردیەورەوتی لێرە ڕێنی بیانون بۆ نوورەسەلمان بۆیە ئەو مێمکمەوانە لەو سەماوە بوون نەگەڕیانەوە بە گۆڕی کۆمەڵ لە سەماوە لەورە نیشتیانە ئەو قەرارەی کە ئێمە ئازاد کریان پێی سەدام حوسێن
قەراری ئافۆدی ئامیدا بەس کافەتە نەگراز بەس جەلا تاالبانی ناوەختەی تەلەڤزیۆنەکەی هەوردە دەشتەوتی ئاف و ئاماگەڕێنەوە بەس مام جەلال ناگرێتەوە کەوت جەلا تاالبانی ناگرێتەوە ئێوە ئەگەڕێنەوە ئازاد دەکەین بەڵام قافڵە ئازاد کراین گەڕینەوە هەوریانە تۆبزاوە هەوڵجا هەوریانە ساماوە لەورە خزمەتی ئەگریان عیلاج و شتی پێدیین گەرێ خۆمان بشوردای و جلانەما بشوردایە ئەمسە لەورەوە هاتنە تۆبزاوە هەورمان لە سلێمانی لەورەوە هاورمانیان لە نەحێ ڕزگاری کە جاران سمودیان پێوت لە ئەمنی لەورە بەرمانیاندا کە وەختێک گەڕینەوەی تر حکوومەت قەراریدا پارچەزەوی بدا بێمە بەڵام چی ئێمە هیچمان پێنیە جلمان نیە کەلپەل مناڵ هەمووی ڕەشوڕوتە وەختی هاتنە لێراگە بابایەکمان لێرە بوو ئەو بەرشاڵایان پان نەکەوت و پێشەوە لە شار بوو بە مشا لە مەعسکەرێک لە لێرە لە ئیساک پێشن دایری ئەمن لێراکە بوو بەڵێ وەختە ئەم نەحەی ڕزگاری وەرزگایە